ئەو گورانش تایبەت گورانی مامۆستای گەورە مامۆستا ناسر ڕزازی داواکاری کاکە بیلال سەنگاوی پێشکەشێکی بۆ برانزدا ڕێگەی خاڵی شڵا خاڵی نابێت بۆ کاکە حەمەی عومەر پێنجێنی کاکە سۆران دەمەرگانی کاکە هاواتی عومەر پێنجێنی واداری جێ ڕەزامەندی هەموو ئەو ئەزانە بکردن ئێوارەیە بەرام گوربا سەفەری لەبارم بانێ ئێوارەیە بەرام گوربا سەفەری لەبارم بانێ زۆمایەمیشە نازداری بڕی لە ناسۆی چاوان زۆمایەمیشە نازداری بڕی لە ناسۆی چاوانێ شوا شوا آخیا شوا چاوی دنیا گشنا خوا شوا شوا آخیا شوا چاوی دنیا گشنا خوا هر من نبیه بیروشه سودا سري باڵایۆ هەر من نەبێ پیرۆشێ سەودا سەری باڵایۆ تایبەتەوە چەند بۆ کاکە بیلال هەری دوو چاوێن وەگی ئامیمە لەسەر ڕێگا قەتیز ماوە هەری دوو چاوێن وەگی ئامیمە لەسەر ڕێگا قەتیز ماوە چۆن خەم نەخۆ باوە ناکەم گۆرپەی دڵێم بەجێ ماوە چۆن خەم نەخۆ باوە ناکەم گۆرپەی دڵێم بەجێ ماوە ئێوارەیە بەراو گوربا سەفەری لەبارم بانێ زۆمایەمیشە نازداری بڕی لە ناسۆی چاوان زۆمایەمیشە نازداری بڕی لە ناسۆی چاوانێ